عزیزانی من برایانی بەڕێزم جوامێرانی ئیسلامیانی کورد فرسەتێکی زۆر گەورەشتان بۆ هەلێکی باشیشتان بۆ هەڵکەوتووە کوردایەتی ئەوانان سەریان شۆڕە چاویان شۆڕە لە بەردەمی خەڵکەکەی خۆیان خاک و خەبات و خوێنیان بە هەدەردا ڕویان نایە سەیری خانەوادەی ئەو ساحەب خوێنانە بکەنەوە ڕویان نایە جارێککە بێنەوە دەرکەونەوە لە تاواڵنبانێ چیروان بێتە پێشەوە ئەو لەبەرەوەی تەئیدی ڕیفراندۆمەکەی نەکرد ئێبینیشمان کە تەئیدی کرد خۆ ناتوانێت سەر معارەزە بێ لەگەڵ مامیە جارێکی کە اعتیماد نەکەنەوە سەر ئەو پۆخڵەواتانەی ئەوانە دروستیان کرد ئەوانە نەجسن ئینەمە المشرکون نەجس ئەبێ بەم چاوەوە تەماشایان کەین ئەوانە کوردستانیان کرد بە دارالکوفر ئەرکی سەرشانمانە بیکەینەوە بە دارالئیسلام نەبن بەم مختارە درۆزنە مۆری لێدەن شایەتیان بۆ بدەن بڵێن وەڵا ئەهلی ئیسلامن پارتی وێچێتی ئەهلی ئیسلام نەماون بە هیچ شێوەیەک ئەهلی ئیسلام نەماون هیچیان مستحقی ئەوە نین لە قەبرستانی مسلمانانی شا بنێژرێن ئەوانە لە کوردایەتیشا ڕوویان ڕەش بووە چۆن ئەوانە قیاسەکەیتەوە بە پەکەکە ئەو ئیدارەی بەدەست پەکەکەەوە باید چۆرەی بربڕێەوە زۆر بە قووەتر و مهمترەی بربڕێەوە چونکە پەکەکە هەتا ئێستاش ئەمانی بەدەست خۆیەتی بەڵام سەیری کە پارتی چۆن دەرکەوت مەسعود بەرزانی ئیرادەی خۆی ڕەهن کردو بە یەکێکی ترەوە قووەت ئەوەی پێوترا قووەت وەکو ئەو جێشە وەتەنیانەوە بوو کە ئەو جێشانە لە وڵاتانە دروستیان کرد وەکو جێشی سعودی وەکو جێشی عراقی کە ئەمان بینی لە معڕەزەکانە لە عەرزی عەسکەریە کە ئەیان کرد ئەو جێشانەی تر ئەو هەموو ساڕ و خوتە و پوشتانەکەیان کرد ئەمانە ئیرادەیان ڕەبت کردبوو بە دەرێ ئەی بۆ کۆرێشیم هەلی ڕەبتی ناکە بە دەرێ ئەی بۆچی ئەوانەی ساحەبی ئیرادەی حڕن تەسلیم نابن بە یەکێکی تر تورکیاش وڵاتەوەی بینین ئێوە بینن تورکیا چۆن تەمەڕودیشەکە لە ناو ناتۆشە بەڵام لە هەمان کاتیشە خۆشی تەسەڕفەکە و لەولا SS 400 دەکڕێ 300 دەکڕێ لە سینەی کڕێ زڵدی جەو لە رووسەی کڕێت تەعاونی عەسکەریان لەگەڵ ئەوانی شاکات و مەزدەری حرەکەتی خۆشی اقتصادی خۆی بە قووەت کردوێت و سناعی عەسکەری خۆشی بە قووەتەکە باشە ئێوە بۆچی نەتانتوانی ئەمە دروستکە دوای چاوەڕێن دروستیکە